بە تەواوی سەرکەوتوو بێت ئەوە بواری کارەبا تەندروستی ئاستی خوێندن کوشت و کاڵ ئاو هەتا دوایی بۆیە ئەرکی ڕاستەقینەی حکومەتە پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان لە ئەستۆ بگرێن باڵپشتی پیشەوەران بێت پێداویستەکانیان بۆ دابین بکات بۆ نمونە بۆ نانەواخانەکان غاز و ئارد بە نرخی هەرزانتر لە بازار بۆ جوتیاران بنەتۆوی باش و ساختکردنەوەی بەرهەمەکانیان بۆ دوکاندارەکان نرخی کارەبا و باج و ڕسومان بۆ شۆفێرانی تەکسی و پاس کە گواستنەوەی گشتین نرخی سوتەمەنی هەرزانتر بێت ئەمڕۆژ وەک ڕابردوو کە بەردەوام لە شەقام بووین کۆی ئەو هەنگاوانە ڕەت دەکەینەوە بە حکومەتی دەڵێین خزمەت بە خەڵکی هەژار و بەشمەینەتی کوردستان ناکات هەر کارێک هەر هەنگاوێک کە حکومەت بیگرێتە بەر و بۆ هەراجکردن و برەودان بە سیاسەتی خۆدزینەوە لە بەرپرسیارەتی بێ یان پێدانی کەرتەکان بە کۆمپانیای حزبی و ئەهلی بێگومان هەژاری زیاتر دەکات لای ئێمە وەکو حزبی شووعی کوردستان ڕەت دەکرێتەوە بۆیە جارێکی تر بڵێن بە جەماوەری گەلەکەمانە دەین کە هەمیشە لە پێناو نان و کار و ئازادی هاوڵاتیاندا بەردەوام دەبین لە چالاکی و ناڕەزایەتی دەربڕین لە کۆتاییدا بە هاتنە مەیدانمان دەست کە ناو دەست دەسەڵات ناچار دەکەین گەندەڵیەکانی کارە نایاسایەکانی پاشەگەردانی ئەم هەرێمە بەرەو قۆناغی چارەسەر ببات جارێکی تر دەڵێن بەرز و شەکاوە بێت ئاڵای تێکۆشانی چینایەتی کۆمیتەی ڕێخستنی شادی سلێمانی حزبی شووعی کوردستان 25 ئێوە فێرن سەری قرتاوی گوریسی ئەم قەیران بە کلکی ڕەپیە و قەیران و لاقی شکاوی مێزی ئەم کۆبوونەوە بە مێزی ئەو کۆبوونەوە و دەستی چەپی ئەم ڕێکەوتن بەڕاستی ئەو ڕێکەوتن و پارچە دراوی ئەم گیرفان بە قەڵبەی ڕوو لە ناوەوەی ئەو گیرفانی تر بسپێرن هونەرمەند و سرود پێش مامۆستا نەجم محەممەد سرودێک پێشکەش دەکات با بەڕێزیان فەرموو هەمووژێ دەرد و ئازار بێمافی و غەمی هەژاری هەموو ڕۆژێ گرانی و ئازار بێمافی و غەمی هەژاری ئەمە چێژی زێکاژین ژینێکان و خمی نەداری هەیەمە چێژی نێکاژین ژینێکان و خمی نەداری هەی هەژاری بەسیە چیتر ئەم ژیانە ئەمەکەی ژینی ئینسانە هەستناستن ژێرە و ژوورکای سەر تاساری ئەم ژیانە هەستناستن بابی گۆڕین سەر تاساری ئەم گوزەرانە ئەم ژیانە دەربەداری و ڕەنج و ماینات سەرکوچێتە مبرسێتی دەربەداری و ڕەنج و ماینات سەرکوچێتە مبرسێتی لە تاقەتە نییە ئەی خەڵکی سابەسیەتی بەسیە چیتر
ام جیانا آمکای جی انسانا هست ناسن جلو جوکای سرتاساری ام جیانا ژیانی نێو ئەم دنیایە دنیای کەندەڵی سەرمایە بێ لە شەڕ و ماوێرانی بێ لە برسێتی و گرانی بێ لە سەرکوت نایەکسانی بێ لە تیرۆر لە زیندانی هیچی تری لەدەست نایە هیچی تری لەدەست نایە. زۆر سپاس بۆ بەشداری هونەرمەند مامۆستا نەجم. بەلایەن هاوڕێ عەتای زەرعەچی هۆنراوەیەک پێشکەش دەکرێت. هاوڕێ عەتا بەڕێزیان بفەرمێن. کاک عەتا بەڕێزتان ئەگەر بێنە ئێرە. هاوڕێیانم کاتتان باش وەڵام من هەر شعرێکم دێ بۆ ئێوە تۆ دەزانی من لە ئەمڕۆ من لەو سبە و من لە دوێنێ پەشێمانم وەکو قەرەج دێنان و ئاو دێ وڵات و نیشتیمانم تۆ دەزانی لێرەژان لەدایک بووە خەرەبووی ڕەنجی کرێکار وەکو سواڵە ئومێد لێرە نەبەکامە و هەر مناڵە و هەر مناڵە تۆ دەزانیت ئێرە دارستانی زەڕە لێرە من و تۆ هەر بەرسی و سەگ و ڕێوی تایە مڕە. زۆر سپاسانەکەم. نان و کار ژیانێکی شەرەفمەندانە ئامانجی تێکۆشانمانە. حکومەتی هەرێم بەرپرسیاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی نان و گرانبوونی باری سەرشانی هەژارانە. بەرزبوونەوەی نرخی بەنزین و کاڵاکان، زیادکردنی باج و ڕسوماتەکان ئەنجامی شکستی سیاسەتی ئابووری حکومەتی هەرێمە. ڕابردوومان تاڵ و ئایندەش نادیارە لە سایەی سیاسەتی ئابووری بەرپۆردا نا بۆ بە تایبەتکردنی کەرتەگشتەکان. بەڕێزان یەکێک لە ئامادەبوانی ئەم گربوونەوەیە کاک هەژار دوو دێر شعرە خوێنێتەوە. بەڕێزیان بابکە. بەڕێزان بەخێر بێن سەر چاومان ساڵەهای ساڵە میلەتی کورد ئەناڵێنێ بەدەست تورک و فارس و عەرەبەوە لە 1916ەوە ئێمە دیری دەستی ئەمانەی ئەم پارچە شعرە پێشکەشە بە دایکی شەهیدان و ئێمە خاوەنی یەک کوردستانی گەورەی بە هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی پێجیاوازی سنگی ئەننا بەگولەوە لە پێناوی کورد و کوردستان و ئاڵای کوردستان سڵاو لە دایکی شەهیدانی. چۆن نەناڵێنم لە داگەردشی چەرخی زەمان کواس شاک و کەوڕ و کوا دەبدەبەی بابان کوڕ بەسەر خۆم دەربەدەر خۆم بۆ نیشتیمانم دەماخی کوردەکانم من هەر بڵێم وا چاکە هەتاک و ڕۆژی ئاخر زەمان بناڵێنم بۆ کوردستان بۆ براکانی سیمانم سەد حەسرەت و داغ. بەخێر بێن سەرچاو. میدیاکارانی بەڕێز سپاس بۆ ئامادەبوونتان، هاوڕێیانی بەڕێز سپاس بۆ ئامادەبوونتان بۆ بەشداری هەر تاچێک لێەوە. زۆر سپاس.